کنیسیات لە سەران پرسە بەڕێز گوڵاڵە کەمانگەر چالاکوان لە ئۆسلۆ لەگەڵمان دەبێت. بەڕێز گوڵاڵە کەمانگەر سوڵتان لەبێتەوەم کاتتان باش. ئێران بەم پرۆژە یاسایە دەیەوێت چی بکات؟ دەتوانێت بێحیجابی کۆنتڕۆڵ بکات؟ سپاس بۆ ئێوە. لە ڕاستیدا ئەوەی کە وەکو تەڕح پێشنیاریان کردووە لەوە دەربێت ئەوڵی ئاپارتایدکردنی دۆخی ئاپارتاید ئێران یعنی بێبەشکردنیان لە ژیانی کۆمەڵایەتی و دەرخ هێشتا ئەمە تەڕحە یانە نەچۆتە پارلەمان و نەبووە، بەڵام ئەگەری زۆرە لەناو ئەم دەوڵەتەدا یان ئەم خوازێت زۆرە دەنگ بێنێت و ئاپارتاید لانی کەم وڵەتی داهاتوو و ئەو بەردەوام حیوان بناژۆ ماکسازی خوازەکان هەیەی لەوانێتە ئەو پرۆپەیەکی بکات، بەڵام هایەتدا سەر ناکەوێت وەیکە وڵاتی ایران زۆر گەورەیە ئەو کولتوری ئەو یانە ڕاپرسیەکان زۆرینەی خەڵک لەگەڵ مەزهەبیەکانی یان نامەسلامی پێ لەگەڵ نین خەڵک بێت یانە تەنانەت حجاب زۆریان باوەڕ حاڵەتی بەڵێ حکومەت گوێ بەوایەت خەڵک لەگەڵێتی یان لەگەڵی نییە؟ دیارە سیستەمی جمهوری ئیسلامی تا ئێستا ئەمەی کە لێمان بینیوە هەموو هەوڵی ئەوەیە کە خەڵک ئەو تەسەورە نەکەن کە دەتوانن فشار بێنن، بەڵام خۆی فشارەکان هەست پێ ئەکا زۆر لە زۆر مەقتادا وەکو دەڵێن چەوانزی بەڵام نەدەست دوای ئەوەی خەڵک داوای ئەگەری زۆر هەیە دەوری داهاتووی کۆماری ئیسلامی داهاتوو دوبارە بەرەکات بناژواز و بیا چاکسازی خواست ئەگەری زۆرێکە لە کەڵ دوبارە بۆ دەنگ لە بە هەندێک ئاپارتایدێک ئێستا گەریکانی پیادی بکەن دوبارە لەوێ بەڵێ لە ماوەی ڕابردووە بۆی دۆستەکەی ژینامینی و ناڕزایەتێکی زۆر لە ئێران هەبوو. بۆ لەم کاتەدا کەسە ناڕزایەکان هێواشتر بوونەتەوە کەمتر بوونەتەوە لە چاو ڕابردوو جارێترم پرسا جوڵێنەوە. زۆر ئاساییە یانە دوای ئەوەی کە دوای شۆڕشی ژینا کە ئێستا تۆزێک داکشاوە زۆر ئاسایی کە بەندیان هەوێت دیتن کۆنتڕۆڵ بەدەست بگرن بۆ یانیش ئەویان اعتراف کردو کە کۆنتڕۆڵیان لە ئەم ماوە بەدەستە هەڵگای بۆ کۆنتڕۆڵی خۆیان لە نەزەریاندایە نەیان بووە و لەوە دەترسن کە ئەمە پەرە بستن وەکو شتێکی بۆی کۆنتڕۆڵیان ئەدەت دوبارە کۆمەلگادا بخەنەوە دوبارە شێوازی عیبەت پەیوەندی گەوهەری لەگەڵ ئازادیەوە هەیە و ئازادیش بەرابەر ئەساساً فکری ئیسلامی بۆ خۆی هەر ئەمەیە یانە کۆنتڕۆڵی جەستەی دەسەڵاتی ئیسلامی. بەڵێ بەڕێز گوڵاڵە کەمانگەر چالاکوان لە ئۆسلۆ لەگەڵماندا بوو. سپاس بۆ بەشداریتان.